هاشوهوش و دەنگۆی کشانەوەی یەکێتی و پارتی لە حکومەتی فیدراڵ و سیناریۆی ڕێخستنی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو تیرێک بوو کە ئامانجی پەلکێشکردنی لایەنە ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینەکان بوو بۆ نێو کۆبوونەوەکە کە نەیپێکا. کشانەوەی یەکێتی و پارتی لە بەغدا بەدەستی خۆیان نییە، هێلکەی هەر کامێکیان لە سەبەتەی لایەنی دیکەدایە. هەڕەشەکانی ئێستای ئەم دوو لایەنەش ئامانجی دیکەی لە پشتەوەیە. ڕەنگە پارتی یەکێتی گەڕێکی تری ماڵوێرانکردنی خەڵکی هەرێمی کوردستانیان بەدەسەوە بێ کە ئەو دوو هێزە سیاسی لە ئێستادا هیچ کاتێکی فشاریان نییە کە بتوان زەخت لە عێراق بکەن. عێراق چەند لاواز بێ ناچێتە ژێرباری فشاری پارتی یەکێتی و جگەل لە مراوەغەیەک و جگەل لە کارەساتێک پارتی یەکێتی ناتوان هیچ ئیزافەیەک بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکەن. ئامانجەکە ئەوەیە کە سەردانێکی تورکیا کراوە مەسلەی هەناردەی نەوت دووبارە ببێتەوە چونکە ئەو کۆمپانیانە تهدیدیان کردووە بەوەی کەوا چیتر چاوەڕێ ناکەن لەو هینا ڕەنگە هەنگاوی دیکە بدرێ عراق بتوانێت نەوت لە ڕێگەی سووریاوە یاخود لە ڕێگەی ئوردنۆ لە خلیجی عەقەبەوە بنێرێ بۆیە پێویستیان بە مینای جیهان بە کۆتایی پێبێنن. کۆمەڵ زوو دەستی پارتی یەکێتی خوێندەوە و بەشداری لە کۆبوونەوەکەدا نەکرد. کۆمەڵ دەڵێ بۆچی مەگەر ئەم دوو حیزبە نازانن گرفتی موچە هەیە، نازانن داهاتی نەوت و ناوخۆ ناڕوونا گەندەڵی هەیە، بۆچی کۆمەڵ بچێت و ئەم قسە سواوانە چەند بارە بە ڕوخساریاندا بکێشێتەوە. ئەوان بە کورتی ڕازگۆنین لەگەڵ خەڵکی کوردستانە. 100 جار بچی لەگەڵیشانە دانیشی دەست هەڵ ناگرن لە قاچاقچێتی و لە دزی و لە گەندەڵی و لە کۆمپانیاکاری و لە قۆڕەکاری و لە شاردنەوەی داهاتی ناوخۆ و داهاتی نەوت. بەڵە تۆ چیتەوێت چییەکە یانی مەسەلەن بیری چیان خێتەوە لە ناو ئەنجومەنی وەزیرانە لە ناو ئەنجومەنی وەزیرانە بۆ نمونە پیان بڵێ کاکە تۆ 10 ساڵە یاسای بودجەت نییە ئەی خۆی نازانێ، پێڵی تۆ شەفافنی دەی خۆی نازانێ، پێڵی کاکە تۆ قەرزاری میلەتی خۆی نازانێ، نابێ حکوومەت بێ خۆی لە بنەمایە ئەم شتانە. اینجا ئێمە لە ناو هۆڵی پەرلەمانەوە لە چەندین کۆبنەوەی تر ڕوو بە ڕوو ڕاستیەکانمان پێوتون دایان بەڵگە و دۆکیومنت هەیە یەکەم جار نییە و ئەخیر جاریش نابێت. اینجا ئەرکی ئۆپۆسیۆن نییە بچێت لەگەڵ لایەنەکانی حکوومەتە دانیشە و چەپڵیان بۆ لێ بدە. بەشێکی دیکەی ئەم کۆبوونەوانە بۆ لە بیربردنەوەی موچە و شایستەدارەیەکانی فەرمانبەرانە، بەشێکی دیکەشی هەنگاوێکی مەترسیدارە و ئەگەر ژیرانە بڕیار نەدەن دوور نییە جارێکی دیکە کورد بەرەو تونێلێکی تاریک ببن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.